BHV و داخوازن دمن خوش هون جارك دن بخير هاتن دمن لهافغاندنا كردان كرد كونكشن ابوي هيفيه كو ام كردان بجهين نائك سرحاتي وبويرن لجهان دقامن بيك بهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوه ده برنامج ايرو دا باروفا ساندي بسر دف آفين روشلاتا امريكا را درباز دبالي باش ماياوي بارك جرانا قالوا چما اف باروفين كوجك بنافي كچانن لتركيا پشتوانی جبو زندانیین دگروا برچیبونه دا و وانین فکرنا زمانی کردی به فرمی لترکیا دست پیدکن. ربازن لهمبر ایرانی ده هلبجاتنین امریکا دا و سیاستوانه کی کرد دبیجا که اگر گل ایرانی باوری هیا برنامه ویا نافوکی برنامه کنشتیمانیا آرگو چیروکا راست یا افسرکی CIA 6 دیپلمات امریکی لایرانی رزگار دکا. اوا نافروکی فیلمکی سینمایا. سلامین دوباره بینرین هافغاندنا کردان کرد کانکشن. باروفا ساندی لدمکی زو یر روزا دوشنبه و بودم دو روزان لدف آفن اتلانتیک دا به میلیون خلکی لچند ولایت بتایبجی لولایت نیویورک و نیوجرسی شپر ذکرن و خلق و حکومت جی خستن بن بارکی گرانی آبوری. هدی جیان لباجار نیویورک ود گرتوا روشا عادتی لیج کارکتنا سیستمی هاتنو چونا میترو انجر ارت قربالغه کانه عادتی لوی باجار جخوا پری قربالغ درست کریا پاش مایا باروفی ل باجاری باش دیاره او وەکە وێنەیە لۆندۆن و بێرلینەیە پشتی شەڕێ جیهانەیە دووەم هەما هەرتش لەسەر خۆ نەمایە خەڵکی ڕەندەکە ڕێد هۆک یا بروکلن پتر زەحمەتیا دبینن ڤەگەڕن ماڵێن خوا ژبەر ئاوا لە هەیان سەرۆک باراک ئۆباما سۆزە ئالیکاریە حکومەتە فێدرالیدا ji بۆ ویلایەتە نیوجەرسی و نیویۆرکی وی گۆتە خەڵکی کارەب ji باژارێ وان هاتی بڕین لە ویلایەتە نیوجەرسی دەم و بزاڤن زێدە دەvێن بۆ ڤەگەڕاندنا ژیانە وانە عادەتی. لێ ئەس دەکارم سۆزێ بدەم وە کۆ حکوومەتە فدرال دێژنیزیکایی و لەگەل کاربدەستێن ویلایەتێ کار بکە و حتا هەر تش پێک نەیە ئەم دەست ji we بەرنادن. لە گۆڕا ژمارین فەرمی باڕۆڤا ساندی نزیکی هەفتی کەسان کوشتن و دوو ڕۆژان پشتی دەربازبووناوێژی پتر ji 5 ملیۆن کەس لە ویلایەتن باکوورە ڕۆژهەڵاتە ئەمریکا بێکەهرەب مابوون. زێدەباری وێ بارینە بەفرێ لە 8 ویلایەتێنگی ژیانە خەڵکێ شەپڕزەکر بوو. لبینران اگر یک لدیروکا باروفان لامریکا وگرا دی ببینه کو پتر اف باروفین ویران کر بناوی کچانه گلو چما ما اف پیدا چونه کریه رخستیا زیروانیه کشو هوای ناوی لباروفان دکه اگر لزاوان جسیهو نه میلان ده دمجمره که دا زیده تر بو و او جبو 6 سالان لیستا جناوین جنو میرا درز دکه لگورا الفابی انگلیزی اگر ناوک هات بکارینان ایدی او جارک دی ناکفته لستان انکو هر 6 سالا جارک لیستا ناوین بارووان دوباره دبتن لی ناوی کو جارک بکار هاتی دناو ده نابتن جبر کو لوان سالن داوی به هل کفت چند بارووین ویران کر بناوی خانمان بون گلک کس باور دکن او هر بناوی خانمانه بونمونه جبلی بارووا ویران کر یا بری چند روزان یا بناوی ساندی لسال 2001 جی باروفا آلیسون زیانک مازن لدوخهشت ایزابل لسال 2003 ایوان لسال 2004 و یا هری ورانکر کاترینا لسال 2005 نزیکی دو ماهانه به صدان زندانیین سیاسیین کرد لگرتیگهین ترکیا دست به گروا برچیبونی کریا لهشتا دولت گه ندایا داخوازن وان جبو پشتوانی لوانا پارتیا آشتی و دموکراسیت BDP بانک لکردان کر خواه پیشاندانان بکن. کاربدستین BDP و بزافکارین کرد دبیجن رفتاری هیزن اولکاری همبر خواه پیشانداران لدیار بکر آمده تند بو وانگاز جبو جک بلاکر نوان بکاری نو دپی را جمارکا کسندی بنچاف کرن. حکمت هشتا آماده بوناخوا دیار نکریا جبو گهداری کرنا داخوازین زندانیین دگره دا یانجی داخوازین روژا برخودانا سرانسری. خو پیشاندان هری مزن لی آمدی بو لی لباجار اندین کرداو لی استانبول جی کردا خو پیشاندان کرن بو پشتوانی کرنا زندانین دگرتیگه هنده گروا دکن و داخوازه بکار اینانا به آزادی زمان کردی دکن و هروسا باش کرنا روشا زندانیانو داوی اینانا زندار کرنا بتنی یا ریبری سرحلدان پیکی که عبدالله اوجلان. ولدمی کو حکمتا ترکیه آزادین سیاسیین کردان سنوردار دکه و چندین ساله
سیاست دولتی گفایا لمانا زمانی کردی دکا نها حکومت رید دا وانین فیرکرنا زمانی کردی و به آوایا که فرمی لخواندنگهین ولاتی. خالد چچن وانین سرطاین زمانی کردی دا خوندکارن کلیچا تندرستی لزانکویا دجله لآمدی. بریک چند سالان هزراویجی نفحت کرن. حتی درنگی سالن 1980 زمانی کردی بفرمی نبو و آخافتنا بکردی داوان نها گوتنا درسین کردی پیشکا سیاست حکمتیه بو سست کرنا بند کرنایا لسر زمانی کردی. Güzel bir duygu. Çünkü halkın bir... Ava hesteki ciwane çünkü xelkê li bendê bûn mixabin piştî pêncî yan 6 sala hikûmetê şino rêda fêrbûna Kurdî. Siyasetin bendkirin û vederkirina yên dewletê çendîn sala zimanê Kurdî danabûn pêş gefeya nemanî. İlk öğretim ve orta öğretimde olsaydı Dê piter serkeftî bit eger wanên Kurdî li xwendîngehên seretayî û navendî bêne gotin. Lê dîsa ew li zankuya jî pûşayeke pir dikin. Rêka çend saetan ji vir li Rexê Sûriya Kurdên Sûrî kontrola herêmên xwe dikin, li demekî zû jî ev sal hêzên hikûmeta Beşar Esed jê derketin li wir zarok fêrî zimanê Kurdî dibin. Lê Serokwezîrê Tirkiye Recep Tayyip Erdogan berîmehekê got, perwerdeya bi zimanê Kurdî weka zimanê dayîkê li Tirkiye qet nabitin. Siyasetvanên Kurd jî yên li dijî astengên li pêş zimanê Kurdî radiwestin روبروی سنگیەکە مەزن دەبن. شارەدارê nîva bajarê Diyarbekirê Abdullah Demirbaş diête dadgehkirin bi tawana weşandina zanyariyan bi zimanê Kurdî. Artık Türk devleti ve sistemi bir karar vermeli. O Türklerine nasıl? Devlet û sistemê Tirkiye divêt biryarekê bidet ew dê çawa li gel Kurdan bijî. Wekû hevxwelatiyên azad yan dê wekû Koreya Serederiye li gel bikin. Em dibêjin me biratî divê. Eger biratî nebû, em dibîne cîran. Ama kardeşlik olmazsa komşuluk olacak. Li nêzik wî û li navenda keltûriya Dicle Fırat, stranên Kurdî azadin û hest bi bikarînana ziman û keltûrê Kurdî têkirin. Li Mihabê jî şanûgeriya Hamit bi zimanê Kurdî dê li wir bêta nîşandan. Suriye'deki istemleri buradakiler de zor. Oradaki daxwazên Kurdên Sûriye daxwazên Kurdên vêrê handide. Her xebatek ji bo azadiyê dê karîger bitin li ser xelkê vêrê. Tirkiye neşet xwe veder bikit. onun gölgesinde kalıyor. Lê Diyarbekir Amedê gotina buhara Kurdî gelek tê bihîstin û pisyara hêşta bêbersif ew e erê Enkerê dê bayê guhertina li herêmê hembêz bike yan dê rêkê lê bigire. Bîneran bernama navokiya Îranê babetê giring û bi zehmet bû li pêş çar hikûmetên li dûhevên Amerîka û niha ew naverokê mişt û mira dû berbijarên hilbijartinên serokatiya Amerîkaya. Mitt Romney yê komarî rexneyan li Barack Obama yê demokrat digire ji ber siyaseta wî ya nerm li hember Îranê. Lê hikûmeta Obama dibêje dorgirtinên nêfneteweyên aboriyê Îranê lawas kirîn bi saya Washington'ın. Brez Romney bawer diketin ku Serok Obama karî pêwîst nekiriye bo rawestandina bernama Îranê ya durustkirina çekê navokî. پێم وایە لە سەرەتاوە یەکێک لەو سەختیانەی لەگەڵ ئێران هەمانە ئەوەیە وەها سەیری ئەمە ڕێوبەرایەتیان کردووە کە بەهێز نییە. پێم وایە لاوازیان بینیوە لە دەمێکدا چاوەڕوانی بینینی بەهێزی ئەمریکا بوون. لە بەرێکراوەستانە وان یاسێ ئۆباما هەلوستی خۆ نیشاندا. تا ئەو کاتەی من سەر کۆماری ئەمریکام ئیران شەکی ناوکی نابێت. من هەر ئەو کاتەی هاتمە سەرکار ئەوەم ڕوون کرد و پاشان بەهێزترین هاوپەیمانیمان دروست کرد و بەهێزترین گەماروش لە میژوودا بەسەر ئیرانمان سەپاند و ئابووریشی لە پەک خستووە و دراویشی 80% هاتۆتە خوارەوە. هەڤڕێکی سەرۆک ئۆباما باوەڕ دەکەتن ئەمریکا شیانە کریارین تونتر هەیە. جەخت لە هەوڵەکانی لە پاراوێزنانی دیپلۆماسی دەکەمەوە. کار دەکەم بۆ دڵنیابوونەوەی ئەحمەدینەژاد بە پێی پەیماننامەی ژێنۆساید گونابار بکرێت. قسەکانی دەچنە خانەی ژێنۆسایدەوە. کار دەکەم بۆ دڵنیابوونەوەی دیپلۆماتانی ئێران لە دەرەوە بێزراو بن. مەبەستە ڕامنی تێبینیên سەرۆکی ئیرانی محمود ئەحمەدینژاد بوون یê daxwaza wêrankirina İsraîlê kirî. Her du berbijar duê bawerê dene ku bernama navokiya Îranê gefeya li ser berjewendiyên niştimanîn Amerîka. Zêdetir jî siyasetên Amerîka hember Îranê siyaseta her du partiyên mezinên Amerîka ye û rêgirtin lê bernama navokiya Îranê baştirîn nimûne ye.
بەرژەوەندی نیشتیمانی ئەمریکایی لە بەڕێبەرایەتیەکەوە بۆ بەڕێبەرایەتیەکی تر گۆڕانێکی ئۆتۆی بەسەردا نایە ئەمەی ئێستا هەیە هەر مشتومڕە خواستە کە خۆیان بە تۆکمە نیشان بدەن. ئیران دەبێژتن بەرناماوی ji بۆ مەبەستین ئاشتیانەیە نەلەشکری لێ یۆکیا ئەمانۆ بڕێبەبەری ئاژانسا ئەتۆمیە نێفنەتەوەی ئاژانسا چاودێریە ناوۆکی یا سەربنەتەوەین ئێگرتی دەبێژتن ئاژانسێ دەبێتن پشتڕاست بتن ji 12 جیهان بەری ئیدعا ئیرانی پەسەند بکەتن و لە دەمێک و کاندیدێن سەرۆکاتی ئەمریکا دەفدەهاون هەڤ سەبارەت چاوانیە سەردەریە دیگەل نیازە ئیرانی بۆ بدەستڤەئینانە ناوۆکی سرک وزیر اسرائیلی ایدی هدار نمایە لە هەمبەر بۆ چۆنین واشنگتن. ئەم سزایانە زیانێکی زۆری بە ئیران گەیاندووە بەڵام هێشتا دەستیان لە بەڕامەی ناوکی هەڵنەگرتوون و تەنها ئەو کاتە ئەو سزایانە سەرکەوتوو دەبن دەمێک سەنتەرفیوژەکان لە سوڕانەوە ڕادەوەستن و بەڕنامەی ناوکی ڕادەگرن. ئەمریکا و هەفبەندێن خۆ داخوازن نەتەنیاهۆ ڕەتکردنە ji بۆ دانانە هێلا سۆر لە پێش ئیرانی. لیوی بخوا لە گۆتاراخوا ji بۆ جڤاتا گشتیان نەتەوێنێ گرتی ئەو هێلدانە ئەو گوت پێنگاوا بێتن دێ هێریش بتن لەسەر جه و ناڤەندên ناوکیên ئیرانی. ji cemxwe Îranê gefekirina بۆ تۆلەya her êrişekê li dijî wê. Birêzramnî rexneyê lê siyasetên hikûmeta Obama digiritin çunku bi rûhnî negotiya Washington dê pişta İsraîlê bigiritin eger ket berhêrîşan. Lê Serok Obama bi rûhnî dibêjitin ew pişta dosta dirêjdema Amerîka bernedin. من لەگەڵ ئیسرائیلدا ڕادەوەستم ئەگەر بێت و هێڕەشی بکرێتە سەر ئێمە هەرە بەهێزترین هاوپەیمانی لەشکری و زانیاریمان لە میژوودا لە نێوان هەردوو وڵاتە پێکهێناوە. Di gotaraxweda lê civîna civata giştiya netewênî girtî Serok Obama gota rêberên cîhanê ew dê girêdayî sozin xwe bitin ji bo bikarînana rêkên diplomatîk, aborî û siyasî. Lê eger Îran peşîman nebû ew wê hizra bijarendî biket. Gelûgelê Îranî ew bawerî heye ku bernama navûkiya hikûmet karî jê re dike û ji ber wê xwe rûbirûyî cîhanê dike bernameyek niştimaniye. Kemal Kerîm endamê deftera siyasiya Hizbê Demokratî Kurdistan bersivê dide. Xelkê Êran ئێستا دەزانێت کە ئەوان بەهۆی نظامی کۆماری ئیسلامی و تووشی کۆمەڵی کێشەی گەورە بوون کە ژیانی لێ تێکداون لەباری کۆمەڵایەتی و لەباری ئابووریە و لەباری ئەمنیەت و نەبوونی ئازادیەکانەوە و لە ڕاستیدا ئەوان گرنگی زۆتر بۆ بابەتە دەدەن نەبەوەی کە چەکی ئەتومیان هەبێ و پاراستنی وڵاتێکی وێران کە ژیانی تیانەمێنێ. گەلانی ئێرانیش بە گشتی ئەمڕۆ ڕنگ بێت زۆرتر بیل لەوە بکەنەوە کە بگەن بە ئازادیە کە لانیکەم بتوانن سەرەتاییتری مافەکانی خۆیانی تێدا ببینەوە نە ئەوەی کە دەسەڵاتێکی نظامی و ئەسکەتاریەتی وایان هەبێت کە بیانەوێت دوژمنکاری دەرەوەی پێ بکەن یا بیانەوە ڕوبەڕووی دنیای دەرەوە ببنەوە پێی. بینەران فیلمê casûsiyê bi navê Argo li holên sînema Amerîka tê nîşandan. Filmê ji derhînana Ben Affleck çîroka Antonio Mendes افسرێکی CIA شش دبلوماتên Amerîkî li Îranê rizgar dike ew li sala 1979 bi baremtehî hatibûn girtin. ڕۆژی 4 ساڵی 1970 دیپلۆماتانی ئەمریکایی پێشبینی ئەو ڕووداوەیان نەدەکرد 52 کەسیان بە بارمتە گیران و 6 کەسیان هەڵاتن. ئەمریکایەکان لە ماڵی باڵیۆزی کەندا خۆیان شاردبەوە تۆنی مندیز ئەفسەرێکی CIA بوو لە ئەمریکا پلانێکی داڕژ بۆ دەرباسکردنیان. ئەوانە دەستەیەکی کەنەدی بەرهەمهێنی فیلمێکی زانستین لە تاران دەردەچین وەک بەشداربوانی فیلمەکە. لەگەڵ هاوکاری دەرهێنەرێکی هۆلیوود و مکیاشکەرێک مندێز بەشداری لە فیلمێکی دروستکراودا کردووە و دواتر سەردانی تارانی کرد. تەنها 72 کاتژمێریان هەبوو هەموو شتێک لەسەر ناسنامەی نوێیان بزانن. ئەم پلانەی تۆ هیچ جیاوازیەک دێنێتە ئاراوە کە چەک دەخەنە سەرمان؟ ئارگۆ یەکێکە لە فلیمە سەرسوڕهێنەرەکان چونکە ڕووداوەکە ڕاستەقینەیە. زۆر سەختە لە بیرکردنەوە لەوەی تۆنی مندێزی ڕاستەقینە ژیانێکی ئارام لە ستانی مێریلاند بەسەردەبات و ئەفسەری CIA بووە. بەگشتی هەندێک لە بیرۆکەکانی لەم فلیمەدا دەبینی ڕاستن. بۆ خزمەتەکانی مندێز گەورەترین خەڵاتی CIA کرا بەڵام بەنهێنی مایەوە تا ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوو.
لەوانەیە جیهان ڕزگار بکەی بەڵام دەبێت لەوێ دانیشی خەندەیەکە بۆ بکرێەوە دەگوترێ ئەم جارش سەرکەوتوو بوون و کەسیش نایزانێ. پاش ئەم هەموو ساڵە بن ئافلک دێت و وەک ئەکتەرێک ڕۆڵی دەبینێت. سیرکردنی ئەم فیلمە وەها دەکات هەست بە شکۆمەندیەکانی بکەیت بۆ ئەو کاری کارمەندێکی پێشووی CIA کردوویەتی. ئێمە بەرپرسین لەو خەڵکە من بەرپرسیارم. بینەرین لە هەفگەهاندنا کوردان کورد کنەکشن ئەف بەرنامەتی وەشانتن لەسەر ماڵپەڕی دەنگی ئەمریکا www.dengiamerica.com یانژی دەنگی ئەمریکا.com هوندکارن ببن هەواڵین مین فەیسبووکێ کورد کنەکشن ئیمێلە مەعەڤە kurdconnection@voanews.com و هەتا هەفتیا بێتن هیڤیا ساخی و سەلامەتیە وەدەکین.